هەڵەبجە وە بیرهێنەرەوەی جنایەتێکی لەبیر نەکراو. ئەمڕۆ 25 ڕەشەممە بەرامبەر لەگەڵ 16 مارس ساڕۆژی شیمیابارانی شاری هەڵەبجەیە. ساڕۆژی جنایەتێکی ترسناک کە نەک تەنیا لە یادەوەری خەڵکی کوردستان بەڵکو لە ویژدانی هەموو مرۆڤ ئازادیخوازەکانی جیهاندا ماوەتەوە. 38 ساڵ لەمەوبەر لەم ڕۆژەدا ڕژیمی بەعسی عێراق بە بەکارهێنانی چەکی شیمیایی یەکێک لە تاڵترین و پڕئازارترین کارەساتەکانی سەدەی 20ەمی خۆڵقاند. لە کاتی ئەم هێرشەدا هەزاران مرۆڤی بێدفاع لە ماوەیەکی زۆر کورتدا گیانیان لەدەستا و هەزاران کەسی تر بە زیانێکی توندی جەستەیی و دەرونیەوە ساڵانێک و بگرە دەیان ساڵ دوای ئەوەش لەگەڵ ڕەنج و نەخۆشی دەست و پەنجەیان نەرم کرد. هەڵەبجە لەو کاتەوە تا بە ئەمڕۆ تەنیا ناوی شارێک نییە، بەڵکو ناوی برینێکی قوڵ و بۆ ماوەیە لە مێژووی هاوچەرخماندا. شیمیابارانی هەڵەبجە لە ساڵەکانی کۆتایی شەڕی ئێران و عێراقدا ڕوویدا. شەڕێکی درێژخایەن وێرانکەر و دژە خەڵکی کە خەڵکی هەردوو وڵات بە گیان، ئازار و مەینەتی، ئاوارەئی و ماڵوێرانی باجەکەیاندا. لەو قۆناغەدا زۆر نیشانە هەبوون کە ئەم شەڕە درێژخایەن و 8 ساڵەیە بەرەو کۆتایی دەڕوات. نە کۆماری ئیسلامی توانی بووی ئامانجە سیاسیە ڕاگەندراوەکانی بپێکێت و نە ڕژیمی سەدام حوسێن توانی بووی ئەو پێگەیە کە دەیەویست لە هاوکێشە ناوچەی و جیهانیەکاندا بەدەستی بهێنێت. هەردوو حکوومەت لە کردەوەدا گەیشتبوونە بنبەست، بەڵام هەردوو لە هۆڵیان دەدا پێش کۆتایی شەڕ بە دەستکەوتێکی سەربازی یان سیاسی پێگەیەکی باشتر بۆ خۆیان لە دانوستان و گۆڕانکاریەکانی جاهاتوودا دابین بکەن. هەر لەو کاتەدا ڕژیمی بەعسی عێراق بە چەکی شیمیایی تەیارکرا بوو. پێش هێرش بۆ سەر هەڵەبجەش چەندین جار ئەم چەکانە لە بەرەکانی شەڕ و دژی خەڵکی سەڤیل و هێزەکانی پێشمەرگە لە کوردستانی عێراق بەکارهێنا بوو. لەلایەکی تریشەوە کۆماری ئیسلامیش بەردەوامی شەڕی بۆ چەسپاندنی پێگەی خۆی لە ناوخۆی وڵات و سەرکوتکردنی نەیاران و کەشی شۆڕەشگرانەی ساڵەکانی سەرەتای دوای شۆڕش بەکاردەهێنا. بەم شێوەیە خەڵکی یاسایی بەتایبەت لە ناوچە سنووری و شەڕلێدراوەکان لە نێوان دوو حکوومەتی سەرکوتگەر و شەڕخوازدا گیریان خواردبوو. ئەو حکوومەتانێکە بۆ گەیشتن بە ئامانجەکانی خۆیان کەمترین بایەخیان بۆ گیان و ئاسایشی خەڵک دادەنا. لە ئەوە بارودۆخێکدا پلانی هێرش بۆ سەر ناوچەی هەڵەبجەدا ڕێژرا و جێبەجێکرا. لەو سەردەمەدا هێزە سیاسی و چەکدارەکانی کوردستانی عێراق بە نێوەندگێری کۆماری ئیسلامی ناکۆکیەکانی خۆیان وەلانا و لە چوارچێوەی بەرێکی یەکگرتوودا کاریان دەکرد. کۆماری ئیسلامی بە ڕاکێشانی هاوکاری ئەم هێزانە پلانی هێرش بۆ سەر ئەو ناوچەیەی داڕشت. نیوە شەوی 24 ڕەشەممە ئۆپراسیۆنی هاوبەشی هێزەکانی کۆماری ئیسلامی و بەرەی یەکگرتووی کوردستان دەستی پێکرد و سوپای عێراق نەیتوانی لە بەرامبەرم هێرشەدا خۆڕاگریەکی ئەوتۆ بکات. ناوچەکە بە خێرایی لەژێر کۆنتڕۆڵی سوپای عێراق دەرچوو و کەوتە دەست هێزە هێرشبەرەکان. بەڵام لەم نێوەندەدا خەڵکی هەڵەبجە و گوندەکانی دۆروبەری کە هیچ ڕۆڵێکیان لە بڕیارە سەربازی و سیاسیەکاندا نەبوو جارێکی تر بوونە قوربانی سەرەکی ئەم ململانەیە. ئەوانەی کە لە ترسی شەڕ و تۆباران پەنایان بردبووە بەر ژێرزەمینی ماڵەکانیان نەیان دەزانی کە چەند کاتژمێرێک دواتر هەمانە و پەناگە بچووکانە دەبنە کوشتارگەیان. بەیانی ڕۆژی دواتر سەدام حوسێن و ڕێبەرایەتی حەزبی بەعسی عێراق فەرمانی شیمیابارانکردنی هەڵەبجەیان دەرکرد. ئەم بڕیارە لە کاتێکدا دەردا کە تەنانەت هەموو هێزە عێراقیەکانیش هێشتا دەرفەتی پاشەکشەی تەواویان لە ناوچەکە نەبوو. بەڵام بۆ ڕژیمێک کە پاراستنی دەسەڵات و نیشاندانی دڕندەیی لە هەموو شتێک بەلایەوە گرنگتر بوو، ئەم پرسە نەبووە ڕێگر. فڕۆکە جەنگەکان عێراق لە ئاسمانی شاردا دەرکەوتن و گازە ژەهراوی و کوشندەکانیان بەسەر خەڵکی بێدفاعدا باراند. گازە شیمیایەکان بە خێرایی لە کۆڵان و ماڵ و ژێرزەمینەکاندا بڵاو بوونەوە و ئەو خەڵکێکە بۆ ڕزگارکردنی گیانیان لە پەناگاکاندا خۆیان حەشاردا بوو یەک لە دوای یەک گیانیان سپارد. منداڵان لە پەنای دایکان بە سەڵاتچوان لە گۆشەی ماڵەکان و ئەو بنەماڵانەیە کە دەرفەتی خۆ دەربازکردنیان نەبوو هەموویان بوونە قوربانی ئەم جنایەتە.
ناوی نزیکەی 5,000 کەس لە گیانبەختکردووان ئەم کۆمەڵکوژیە تۆمار کراوە، بەڵام ڕەهەندی ڕاستەقینەی ئەم کارەساتە زۆر فراوانترە لەوەی کە تەنیا لە ئامارەکاندا دەبیندرێت. ڕزگاربوونی ئەم کارەساتەش لە زیانەکانی بێبەش نەبوون. هەزاران کەس ساڵانێکی زۆر بەدەست نەخۆشیەکانی کۆندامی هەناسە، کێشەی چاو، برینی پێست، کەمەندامی جەستەئی و زەبرە قوڵە دەرونیەکانەوە ناڵاندیان. زۆرێک لە بنەوەڵەکان چەندین ئەندامی خۆیان بە یەکجار لەدەستدا و زۆرێک لە منداڵان لە دوای ئەو هێرشە هەتی و بێسەرپەرشتمانەوە. لێکۆچەکانی ئەم جنایەتە تەنیا لەو ڕۆژە و لەو نەوەیەدا سنووردار نەمایەوە، بەڵکو ئاستەوارەکانی تا ساڵانێکی زۆر دواتریش لە ژیانی تاکەکەسی و کۆمەڵایەتی خەڵکی هەڵەبجەدا مایەوە. لەم ڕووەوە هەڵەبجە تەنیا ڕووداوێکی مێژووی نییە، بەڵکو هێمایکی زیندوی ڕەنجی جەماوەرێکەکە بوونە قوربانی شەڕ و چەکی کۆمەڵکوژ. لەگەڵ هەموو ئەمانەشدا نابێت ئەوە لەبیر بکەین کە ڕژیمی بەعسی عێراق لە ئەنجامدانی ئەم جنایەتەدا بەتەنیا نەبوو. هێزە جیهانیەکان و ئەو دەوڵەتانش کە ڕۆڵیان هەبوو لە تەیارکردنی حکوومەتی عێراق بە مادە و کەرەستە پێویستەکان بۆ بەرهەمهێنان و بەکارهێنانی چەکی شیمیایی لەم کارەساتەدا بەرپرسیارن. دەوڵەتە ئەوروپایەکان بە تایبەت دەوڵەتەکانی ئاڵماند و هۆلەند بە چاوپۆشیکردن لە مەترسی و لێکۆچەکانی ئەم هاوکاریە زەمینەی پێویستیان بۆ بەهێزکردنی ئامێری جەنگی عێراق ڕەخساند. دەوڵەتی ئەمریکاش کە لە ڕەهەندەکانی ئەم جنایەتە ئاگادار بوو، ڕاستیەکەی لە ڕایگشتی جیهان شاردەوە و بەو شێوەیە لە بەرامبەر ئەم کارەساتەدا بێدەنگیەکی وشیارانەی هەڵبژارد. بەم جۆرە بوو کە گیانی مرۆڤەکان بووە قوربانی بەرژەوەندی ئابووری و سیاسیەکانی هێزە دەسەڵاتدارەکانی جیهان. ئەمڕۆ لە ساڕۆژی شیمیابارانی هەڵەبجەدا یاد و بیرەوەری سەرجەم گیانبەختکردووانی ئەم کارەساتە بەرز ڕادەگرین و ڕێز لە ڕزگاربووان و بنەماڵە داغدارەکانیان دەگرین. یادی قوربانیانی شیمیابارانی هەڵەبجە دەبێت بە زیندوی بمێنێتەوە، نەک تەنیا وەک وەبیرهێنانەوەی تاوانێکی مێژووی، بەڵکو وەک ئاگادارکردنەوەیەکی جددی دژی شەڕ، دژی چەکی کۆمەڵکوژ و دژی بێدەنگی لە بەرامبەر تاواندا. ئاواتی ئێمە جیهانێکە کە تیادا هیچ شارێک دووبارە نەبێتەوە بە هەڵەبجە، جیهانێک کە تیادا خەڵک نەبنە قوربانی شەڕە کۆنەپەرستانە و دژە خەڵکیەکان، جیهانێک کە تیادا ئاشتی، ئازادی، یەکسانی و ئاسایش و خۆشگوزەرانی جێگەی شەڕ و سەرکوت و وێرانی بگرێتەوە.